خۆی بە بەرهەمێنانی نەوت دووپات دەکاتن. و لە کەمپە ئاوارەکانی سووریادا دیاردەی مارەکردنی کچی منداڵ لە زیادبووندایە. ئەم کاتتان شاد و خۆشتادنەوە کورتکوونەشن لە دەنگی ئەمریکا لە واشنگتن حوتی بەیانی ڕۆژی دووشەممەیە من دەخلیشەمەوە لەگەڵ هاوکارم ساڵح دەمیجەر هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازیین. ئەم ژێ واشنگتنی دەست پێ دەکەن. دۆرا 200 کەس ڕۆژە یەکشەمێ لە نێزیکی کۆشکا سپی خۆپێشاندانێک لێ دارخست ji بۆ پشتگیریە خۆپێشاندانین لە چینێ ku daxwaza rawestandina bendên tundên rêgirtina li vîrusa koronayê û banga guhertina siyasî dikin. Xwepêşanderan li Freedom Plaza bankertên bi nivîsa na ji bo dîktatorîzmê na ji bo sansoran hildan û ji serokê Çînê Xi Jinping û Partiya Komûnîst xwest ku dest ji desthilatdariyê berde. Xwepêşandanên Çînê di 25 mijdarê de dest pê kir piştî ku herî kêm 10 kes di vêketina agerekî de li Bakurê Rojavayê Çînê mirin. Xwepêşanderan got sedema ager ew bendên tund bûn lê hikûmet vêyekê red dike û dibêje pêwendiya ager bi bendan nîne. حکومەتی سوید گەنجێکی کوت ڕادستی تورکیای کردووە کە گوایە پەیوەندی بە پەکەکە هەیە ببورن لە کاتێکا کە ئەنکەرە فشارەکانی لەسەر وڵاتی باکووری ئەوروپا بەردەوامە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان بەرامبەر بە ئەندامەتی لە ناتۆدا. لە ساڵی 2015 محمود تات داوای مافی پەنابەری لە سوید کردبوو دوای ئەوەی کە لە تورکیا سزای 6 ساڵ و دەمانگ زیندان بە تۆمەتی پەیوەندیکردن بە پەکەکەوە بەسەر دا سەپێن ڕابوو. بەڵام داواکاری محمود تات بۆ مافی پەنابەری ساڵی ڕابردوو لەلایەن دەستگای کۆچ و کۆچبەرانی سوید ڕەت کرایەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری ئەمینە کاکە باوە ئەندامی سربەخۆی پێشووی پەرلەمانی سوید و ئێدا دوگان ئەندامی ناوەندی جڤاکە دیموکراتە کورد لە سوید دەکەین ناوی خات و هەربوو ئاگاداری ناوی خات و کاکە باوە و خانتیداش لە ناو ئەو لیستەی تورکیادان کە داوا لە حکوومەتی سوید کردووە تورکیا هەلبەتە ڕادستی ئەنکەرە بکرێن. لە هەمان کاتیشدا پەیامنێرمان لە ئەنکەرە ئەیوب دەمیرمان لەگەڵدایە بۆ ئەوەی بزانین لە ئەنکەرە چۆن ئەم پێشهاتە لێک دەدرێتن. بەڵام لە پێشا لەگەڵ ئەمینە خان زۆر سوپاسان دەکەین. ئەمینە خان جەنابەت یەکێک بووی لە زووەوە کە هەوڵتاندا لە ماوینەی ڕابردوودا ڕێگا لە حکوومەتی سوید بگرن کە کەس ڕادستی تورکیا نەکاتن. وەڵامت چی بوو بۆ هەواڵی ڕادستکردنی ئەم گەنجە پێش دوو ڕۆژ؟ پێشەکەی سڵاو ڕێز بۆ جەنابتان وە بۆ کارکونان و بیسەران و بینەرانی ئەم پرۆگرامەش ئەم بەرنامە دیارە زۆر ناخۆشە. هەر من داغدار نیم، زۆر خەڵکی سویدیش داغدارە، زۆر خەڵکی کورد نیگەران و ناڕەحەتە. ئەوە هیچێک لە ئەو کۆنسەکوێنسانەیە لە ئەو نەتیجەی ئەو بوو کە بۆ من 1 ساڵ و نیوە شەڕم کرد لەگەڵ لە پارلەمانە واقعاً کە باوەڕم نەکرد بە دەوڵەتی سوێت وە کوتم ئەگەر کاتێک ئێوە ئەوە بەر لەو بڕیارنامەش بنووسرێ بینی پەیماننامەی بینی سوێد و دەوڵەتی تورکیا و فینلاند بۆ ئەندامبوونی سوێد لە ناتۆ، ئەوە بەر لەوە بوو کە خەریک بوون میتی تورکیە لێرەکانە یارمەتی پۆلیسی سوێد دەکا بۆ ئەوەی کە پەنابەرانی کورد کە لە ییپێگێ و ییپێژێن و هەروەها یا دۆستی پێکاکەن هەر لازم ناکە ئەمڕۆکە خۆتان نەزانن لە تورکیا لازم ناکات تۆ سیاسیش بی. ئەگەر هەڕەشە ئەگەر ئەردوغان تی تەرۆریستی تر تەرۆریستی خۆهم من خەڵکی تورکیە نیم، من کوردی کوردستان ڕۆژەڵاتم ئەوەیە کۆدیانی مەبەستم ئەوەیە ئەگەر بەو شێوە وڵاتانی ئوروپا بچنە بەرەوە بەگوێی ئەردوغان کەن کە هەموو کەس تەرۆریستە ئیتر ئەوە باسی نیگەریەکان دەکەین. ئەمینە خان
دەگەڕێمە لای تۆ بەڵام ئێستا دەویست بچمە لای ئێدا خانم ناوێتەژی دەوێ لە سێدایە و تورکیا دەخوازە بێن ڕادەستکردن بۆ تورکیا و لە سویدی دژین تا چ بەرسف هەبوو دەماتە ئەف دەنگ و باز بیستین و خۆرتێکی کورد بەری نەهاژی هاتیە بەحسکردن ناوی محمود دادا ئەگەر ناوی دروست ئەس دەبێژم تێ ڕادەستکردن هەسێتە چ بوو؟ يعني وكشي أمينة خانم باصكر يعني أو مجار محمية تزقر نتني من ما وكرد هر وها خلف سوجي يعني أنا فرد دافيانجي تشيد بدوست مجمرة دنبيسنا همو أنا نرازبونا في مجاري في تسلمون فر رخنا دكن وكسي قبول ناكي حتى ملت السويد أنا چوا دنرخینن دبیجن کو یکو پشتی کو اف بویر وسا یعنی انجامی که وسا درکت یعنی انجامی که وسا گرتیه لازم وره تثبیت کرد و اجبر کو اف سوچه که کریمیناله اجبر کو همو دزانن کو تسلیم کرنه که انسانک جوالاتک کو دبن خطریه اشکنجه داره از بتش دجي پیمانا نتوين يكبوي وعين وقت دا قانونا يكتي أوروبي وهر وقت قانونا دجي قانونا سويدي جبر ويتس أنا تشكرن هستن كر يعني شواز بيجن راخني أنتون بله دقل ما ببین ایده خانم لیمت خواست جی انکاری بزانم کانی ترکیه چه حضرتی که ترکیه دیاره وینا وکه سرکتنه کش خورد بینه معنا وصای ایوب يعني راسته او اذا خانم امجي انكاري ما دخواست بها من مجي انكارش مار بيجي قال تركيا تشاوا بري خدن في بيشاتي كان او كسر كتنكش خورد بينن ايب فرمو داخل وك سركفتنك نابينه تركيا جيبوتش محمود طان مثلا لیستک دمین بری داج خو نابرا ترکیه سود و فنلاندیا دا پیمانه کاتبو چیکرن د مه حزیران دا لیستک دابون 33 کس د وی لیست دا ناوی وان درباست به ل محمود طان د ناوی لیست دا نینه جبویجی ل ترکیه شیروک تن کرن ته رادگاندن کو یعنی او داخواز کو مکربو یا لیستا 33 کس هم بو جوان کس نینه محمود طان جی وک پروفیل کا خواري انجی کم دیار دکن جبویجی او دبیجن کو ام لپی او لیستانه کو هم فنلاندیا و هم جی سوئد ویا جیب که راستی رادسکرنا محمود طان لوی دری دکارم بیجیم کو کم بیجی بو سدما هنه کی گفتگویان دواری ام بیجین کو دستلاتی دا وقت کو تماشا دکن کم بیجی ویا باوی کی ارینی دبینن دالیه دن دا جی کرد راستی لهمبری ویا برتک نشان دادن جبو کو انا زندان ترکیه دا 10,000 زیادتر دکارم بیجیم کو اندامین HDP همامنه گلک تسا کسندن هنه جبو ویجی جزاین سیاسی نوان تشنا پرانا yani ya Mahmud Tan jidisa endamtiya PKK diyar kirin rasti siyasi derkeve peş. بله امین خانم وکو گوت خود خلکی کردستان روشالاتی و هیچ پیوندی به ترکیه ونیه بلام بسیار کله ودا ایوا استا دوای او حوالان نیگران برابر به سلامتی خوتان نه من نیگرانی خوم نیم بلام من نیگرانی زوربی و انسان پنابر سیاسیانم وکو محمود که هاتون و 6 ساڵە لێرن یا 10 ساڵە لێرن یا 5 ساڵە لێرن زۆربیانە ناسم کە ئیقامەیان نییە بە خاتری ئەوەی کە تۆ ڕۆژێک نانێکت دابێ بە پێشمەرگە لێرە پێ دەڵێن تەرۆریست محمود هەر عزوی ئەندامی پێکاکاژنە بووە گوایە گزارشیان لێداوە هەر بە تەهمەتی ئەوە لە تورکیە کەسێک قینی لێ بووە لە کوردەکەشدا ئەوەیە بەداخەوە خۆ ئێمە دشمنەکانی خۆمان زیاترن هەتاوەکوێ هی کەسی تر یانی ئەگەر ئێمە لە یەکتر گەڕێن تورکیە ناتوانێت هیچ غەڵەتێک بکات جا لەبەرەوە من نیگەران نیم من لێرە نیگەرانی ئەوە کە بمنێرنەوە نیم بەڵام ئینسانەوە نیە 4 جار تا ئێستا هەڕەشی کوشتنیان بۆ من ناردووە ئەم ئەوانەی کە لە ماهەپەن یا ئەوەی کە لێرە پێدەن دە گری وولفز یانی نیگەرانی ئەوە زیاترە کە بتکوژن کیدناپ بکەن هەتا ئەوەی کە دەوڵەتی سوێد ئەمینە خان هیوادارم
هیوادرم ئەم ڕووینەدا بەڵام حەزەکەم پرسیاری ئەوە لێ بکەم کە ئێوە چی دەکەن بۆ ئەوەی تورکیا بۆ ئەوەی سوید شتێکی وا نەکاتن بەڵام دیسان دەچمە لای ئێدا خانم دخواست ئەس بزانم کانی اون چاوا بەرێ خۆ دەنوێنا یعنی ئەف حکومەتە وە سویدی توژی هەوڵاتیە سویدی هەلبەتە چەند ساڵە تو هەیە زار و بوویت لە سویدی مەزن بووە دزانم تر سویدی خوێندیە و تو نەهاژی لەوەری یعنی ئەف ئەوەن بینین ji بەردانانەکە دەولەتە سویدیە ji بەردانانە لایەنێکی دیموکرات خوازە بەرامبەر بە وڵاتێکی و فشارە لەسەر وان دادئینە هەتا کارێکی وەسا بکن بەرامبەر هەندێک و سويد بكافة ناتو دا؟ يعني وكيكو من برج بوتي يعني اف بجريداي باستيكا سويد كو بكافة ناتو دا ادي سر في بيفان ميا ديمقراطيك إذا خانم دنگتا تبرين أسيف دارم بيواندي باش بالي متخواست أمينة خان مادام أزفاقرم جنب و أمينة خانم چی دەکەن بۆ ئەوەی حکومەتی سوید کارێکی تری وان نکاتن ئێمە دەزانین بەپێی هەواڵەکان کە ئەم کەسەی کە محمود تات کە ڕادەست کراوە لە ناو ئەو لیستەدانیە کە 30 کەسن یان زیاتر لە 30 کەسنەوە بەڵام ئێوە من دەزانم کە ئەم هاوینە ڕابردوو خۆم لەگەڵ جەناب لە پەرلەمانە وتوێژێکم کرد لە پەرلەمانی سویدا دەسەڵاتت هەبوو ئێستا ئەتوانن چی بکەن کە لە پەرلەمانە دەرچووی ئەتوانن چی بکەن بۆ ئەوەی حکومەتی سوید ئەو خەڵکانە ڕادەستی تورکیانەکەن لێرە زۆر هەروەکو خۆتان ئاماژەتان پێدا ئەو برادرە لە ناو لیستان نەبوو بەڵام خۆ من وەختی خەباتم دەست پێ کرد بۆ ئەو لیستانە هەر مەسەلەی ناتۆ لە گۆڕێدا نەبوو بەڵام نزیکی 80 نەفرێک لە لیستان کە لە لیستی ئەوەدا کە تورکیە ناوی ناون تەرۆریست یا دەوڵەتی سوێد بڵێن سەکیوریتی سوێد کە ناوی ساپۆیە کوتویانە ئەمانە حەقیان نییە مەسەلەن یا ئیقامە بگرن یا ئیش پێیاکەن لەبەر ئەوەی ئەوە لە هەدەپەیە ئەوەی لایکیان لە فەیسبوک کردووە ئەوەی کە لە مزاهرەدا دژی داعش خەباتیان کردووە ئەوە بۆ معنایە ئەمانە تەرۆریستن شاید بۆ هەر لێرەکانەدا بۆ زۆر کەس ئەوەیە خۆتۆ هەروەگە ئیشارەمان پێکرد لازم ناکە حزبی حیزبێک بی هەر ئەوەی کە دیفاعکەلی کورد لە ڕاوا لە باکوور پێ دەڵێن تەرۆریست جا بۆیە ئەوە زۆر گرینگە کە ئەو کەسانی ئیقامەیان نییە کە حتمەن وەکیل بە لەگەڵ وەکیل قسەکەن قەت دەرگا نەکەنەوە بۆ پۆلیس حتاوەکونە تەلەفۆن نەکەن بۆ کەسێک ئەوەی مەحموود کەم کەس زانی بووی لە ئەوەیە ئەگەر من بام زانایە حتمما نەمەهێشت حتمما کرد بەڵام دەبێت بزانین ئەو کەسانە دەبێت کوردەکە یارمەتی یەکتر بکە دەبێت ئێمە دەنگمان بکە بۆ ئەو کەسانی کە ئیقامەیان نییە کە پەنابەرن کە لەناو ئەو لیستانەدان کە بەدەلیلی تەرۆریست ڕەدیان کردوونەتەوە ئێدا خانم ئەگەر گەل من مابتن ئێدا خانم بکورتی ئەگەر تشمەڕبێژی اونی چی بکن وە چ لەبارە بکەن وەکو وڵاتیەکی سویدی بکورتی ئەگەر چکو وەختی مەگەڵکی کێمایە فەرموو يعني جماعة هرم مهم شيء وكي يعني لازم هم إيه دريبي وشون با ريخصبونا خو خرطر بكن نابرة وتكلين خو نابرة كردان وهر وهاجي نابرة ما و جواكا سويد وكي كو جبركو اف خويايك وفيد بوير دات بمان مزور مزن وناكوكين برهنه يعني هين بوير نا زيدن نزلاله يعني هين روجنامه روجنامه السويد هين تجيك نبوتيه ترك دبيجن يعني وسا خويادكي كو بيدري برسكريك يعني تشتكي كو يعني لازم زيتر سر بسكن واللي يقولين بكن باشتر فين بكن او مجار شيء لي وكي كو دسبيكي بوت لازم ام في وشون با ريخصنا خوي وكي سازين كور بلوس للسويد كورتر بكن وهر وهاجي بتكليا وخاطر دوسدو بالي هالبد سپاس إذا خانم قال كي سپاس وبيونديا أمينة خان جهاد برين بهالحال سپاس أمينة كاكا باوا أندامي سربر خوي بيشوي أندامي برلماني سويدو إذا دوغان أندامي ناوان دي جفاكا ديمقراطا كل السويدي وأيوب الدمير بأمير دنجي أمريكا لأنكرا زور سپاس عندكين
افبو دمكه تركيا ريشين خوين لسر باكور وجلاتي سوريا دومينا ودر بدرن كل كامبان دروشك بري خراب دجين لسر جيانا خواد ترسن آگاهين بهتر دوی راپورت ده. أفا چند روژن لسر سنور تركيا وسوريا ارتشا تركيا بنجهن شروان كرد گرينا أرمانج دناف دجي بنجه هيزن كردان كو چند گاوان نزيكي بنجه هفبشي لشكر أمريكا وكردانا جگدارن سوري ببشتگيريا تركيا نوبداريا بروككي لتل رفع دكن كو دبن كنترولا كردان دايا شر الدجوار و پفچون سوريا چند جاران برينها أحمد ياسين و مالباتاوي جوار وان درخستيا لينها أو دطرسن هرشين تركيا ين مطرسيدار والنجار بكا جوان كمبين آواريان كونها بمالا خحسب دكن برافن قرر النزوح لنا كذا مرة. جالك جاران ام كوچبرو در بدر بوينه ام نهال لگند مارا لنزيك تلرف هدمينه سرراي وان همو تشتنكو هاتنا سريمه جي كاراساتان بگره حتى نبونا كاري و هجاري و نها جبر شر لشكري تنابرا تركي و تلرف هات چدبه هرشه آوربون لسرمه تداویه دا بس سر ایشی و زحمتی بومد دمینه تشتکو ام دخوازن اوکو او شرپ داوی ببه داکو ام وگرن سر جه و واری خواه جیان لیره گلک دجواره محمد أبو علي لجنبا آوريان يا صندف نزيك باجاروك مارع لنزيك تل رفعت كل جير دا صلاة كردان دايا دجيد دبيجت جبروان هيرشان أفا أم چند جاران در بدر بوينه يا أخي نحن تهجرنا من ام گلک جاران و چند قوناغان دا لهرمن خواهاتین آواره کرن افد زوستان دا جیب سر مهات نها ام نزیکی تل رفعتین بدربری دجین ام هیویدارین تشتک چه ببه دا ام بکارین وگرین سرجهو وارین خواه یانجی او دکارین بگهن لحفاتنه که دا کو ام لکمپی بمین ام لهرمه که دجین کو نزیکی انیا شره ریوبری سروک امریکا جو بایدن آخفتنا خواه لهمبر ترکیه کو اندام ناتویه تندگه و حول دده دگل سروک ترکیه رجب طیب اردوغان باقوه و ویج دست بیکرنا شرکی بجایی و خوینی دجی هزین کردانین حوالبندین امریکا دور بگه. جبر کو اردوغان جهرشین خواه پاش و ناچت امریکا حولک تندر دده کو دگل وی باقوه. هیلین سندی دنگ امریکا ایرشن عزمانی ترکیه نتنه سینور هریما کردستان دکن آرمانج و هری داویجی ده انجام باران نافچه شنکایتی یا نزیکی باجار سلیمانی ده ولاتین سیویل بون قربانی جبو زانیارین بهتر نها پیامنیرا مل سلیمانی سنور کریم به مرایه دم باش سنور خلکی وان نافچهان چوا بحثوان ایرشان دکن والله صالح ام كاتتان باش ديار اما دوين لسرداني كا لنزيكو خومان ناوتوانا من بتاوي خومان ديني او كيما بيني من بردوان فروكي تركي و درونكانيان بسر ناوتشكدا دسورانوا خلقي مترسيكي زوري ليني جو براسي خلقي عما جبودكن خلقي وناوتوانا عما جبودكن ك بدر لوي كزماني جيانيان نيو واتجيانا بهيشي فارزراونيا توشي ناسقان گیری و دڵڕاوکێکی زۆر بوون ئەگەر ئەوان ئاماژیان بۆ دەکرێت ئەگەر بەم شێوەیە تۆبارانەکان هێرشەکانی تورکیا لەسەر ناوچەکانیان لەسەر گوندەکانیان لەسەر ڕزوباخەکانیان کە سنووری جیۆگرافی گوندەکەی خۆیانە بەردەوام بێ پێ دەچێت لە داهاتوودا بیر لەوە بکەنەوە کە گوندەکە چۆڵ بکەن چونکە سەڵح بیرمان نەچێ ڕاستە لە دوو ڕۆژی ڕاپردوودا هێرشێکرا و 6 کەس بوونە قوربانی بەڵام ئەمە چەندەمین جارە کە ئەو گوندانەی ناوچەی شینکایەتی لە شارماژێر دەکرێنە ئامانج بەدەر لەوەش بەردەوام شەو ڕۆژ فڕۆکەی بێفڕۆکەوان چاودێریانەکە ئەتا بۆکو ئاماژان پێکرد مەترسێکی زۆری لە ناو هاوڵاتیان هاونیشتیمانیانی ئەو گوندانە ئەو دەڤەرانە دروست کردووە. لەگەڵ گەشتنمان بە گوندی قامیش دەنگی فڕۆکەکانمان بیست کە بەردەوام بەسەر گوندەکە و ئەو ناوچانەدا دەسوڕێنەوە و چاودێری ناوچەکە دەکەن دڵە ڕاوکێ لە سیمای گوندنشینەکان بەدی دەکرا. سنووری خۆمانە خەڵک لە بەسراوانە ڕادی بە سنوورەکەی من کە کوونەماسی و ئانە بۆ سەیران ئایا من بۆ سنوورەکەی خۆم دەچم ئایا من دەست بەسەر شێوەکانی خۆم تشکە تار بە ئاسمانەوە بێ خەڵک لە دڵە ڕاوچەیە خەڵکە ترسێ ئەڵە لەوانەیە لە سنوورەکە بدا لە جادەکە بدا لە سیارێکی مەدەنی بدا خۆ چیەکەی
کە سوکاری قوربانیەکان وێڕای دڵگەرمی و خەمی لە دەستدانی عەزیز محەممەد بەڵام نیگەرانیان بۆ بەردەوامی و دووبارەبوونەوەی کارەساتی هاوشێوەی دوو ڕۆژی ڕابردوو هەیە و لە ئەنجامیشدا ترسیان هەیە ناچار بن گوندەکانی ئەو ناوچەیە چۆڵ بکەن. هەموو ڕۆژێ تارەکە بەستە سەرمانەوەیە لەم شاخ لەو چێ و لەم دێ بۆ ئەو دێ یعنی هیچ زمانێک نییە وامە لاتوێز دیەکە شۆڵکەین هەر لە سنووری ئاسوزاغۆڵان لەم باشدان بەکەی لێ بەڵام خۆ لە سنووری ئێمەیان نییە هەر لە مەتیقی ئێمەیان نییە. خەڵکی گوندەکە ئاماژە بەوە دەکەن ئەوان خەریکی ژیانی ئاسایی خۆیان و بەڕەز و باخداریەوە سەرقاڵن. داوا دەکەن کۆمەڵگەی نێودەوڵەتی و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هەوڵی پاراستنی خاکی هەرێم لە هێرشەکانی تورکیا بدەن و سەروەری خاکەکەی بپارێزن. ئێمە ئێستا شوێنمان هەیە ناوێریم چین لەبەر چ ناوێرین چی لەبەر تارە لەبەر موشک لەبەر درۆن ملکی هیچ کەسمانداژی نەکردووە خاجی هیچ وڵاتێکمانداژی نەکردووە دەست درێژیشەمان نەکردو ناو خەڵکەوە. داواکاریەکەمانەوەیە کە ئایا لە ڕێی وڵاتانەوە بێ لە نەتەوە یەکگرتوەکانەوە بێ لە حکوومەتی عێراقیەوە بێ لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ تۆزێک خۆگورتکەن. ئەمە ژیانی گوندنشینانی قامیشە لە ناوچەی شینکایەتی کە تەنیا 30 کیلۆمەتر دوورە لە شاری سلێمانیەوە بەهۆی هێرشەکانی تورکیاوە بۆ سەر ئەو ناوچانە بە بیانووی هەبوونی گەریلاکانی پەکەکە چەندین جارە دەکرێنە ئامانج و لە تازەترینیشدا لە 2 دیسەمبەردا 6 هاوڵاتی بوونە قوربانی. باشە سنۆر ینی لەگۆرک و ئەو وڵاتیان دووارە ئاخەوی دەبێژن ئەرکە ینی حکوومەتە عێراقی کو ئەرکدارە بە پاراستنا سینۆری خوا چ بە ئێرانی رابە چ بە تورکیە رابە چ گاف دوێ دەربارەیدا ئاوێتنە حەتانها؟ ساڵح بەپێی زانیاریەکانی ئێمە بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستانیش نەیان شاردۆتەوە کە تورکیا لە ئێستادا 30 کیلۆمەتر داخڵی خاکی هەرێمی کوردستان بۆ بە زەمینی نەک بە هەوای واتە هێرشەکانی تورکیا تەنیا بە شێوەی هەوایی نەوەستاوە بە شێوەی زەمینیش لەسەر خاکی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێتەوە. بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی سنوورەکان لەگەڵەوەی چەندین جار بەیاننامەیان داوە کە حکوومەتی تورکیا نەڕەزایەتی بوونی خۆیان دەربڕیوە بەڵام ئاماژە بۆ دەکەن لە هەمان کاتدا لەبەرەوەی مە پاراستنی سنوورەکان لە چوارچێوەی سیادەی خاکی عێراقدا خۆی دەبینێتەوە دەبێت حکوومەتی عێراق خۆی هەوڵ بدا لەگەڵ دراوسەکانی ئێران تورکیا سنوورەکانی خۆی بپارێزێ. لە ڕابردوودا حکوومەتی عێراق ئاگادارین کە چەند هەنگاوێکی نا باڵێزخانەی تورکیا بانکرا و ئاگادار کرایەوە لە مەترسیەکان لە هاڕەشەکان و نیگەرانی خۆیانیان دەربڕیوە بەڵام بەکردداری لە ئێستادا هیچ هەنگاوێکی بەو شێوەیە بەدی ناکرێت. پێدەچێت ئەم قۆناغەی داهاتوو کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاماژە بەوە کرا کە حکوومەتی عێراقی و هەرێم اتفاق لەگەڵ وڵاتانی دراوسێ اتفاقیان کردووە لەسەرەوەی کە سنوورەکان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عێراقیدا واتە بپارێزرێن. ساڵح ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە لەداهاتوودا حکوومەتی عێراقی دەچێت بەر لە دژی وڵاتانی دراوسێ. بەێ داوالی بوونێت کەم دەمامەکێمە سنۆر کەریمە پامنێرەماش سلێمانی گەلەک سپاس بۆ وان زانیاریان. لە شاری سوەیدای سووریا خۆپەشاندران بەهۆی تووڕەیی لە بەرزبوونەوەی نرخەکان و خراپتربوونی باری ئابووری و مەینەتی ژیانیان بە دروشم داوای مەفەکانی خۆیان کرد و دەیانەوێت بە کەرامەتەوە بژین. لە گرتەیەکی ڤیددیۆیدا کە لە ماڕپەڕی ناوخۆی سوەیدا 24 بەڵاوی کردوتەوە دەنگی پیاوێک دەبیسترێت کە بەڕووی دەسەڵاتدارانە هاوار دەکات و دەڵێت دەبینن خەڵک چۆن لە برسێتیدا دەمرن دواتر دەیان کەس هەڵیان کوتاوە سەر سەختەمانەکە لە ناوەندی ئەو شارە کە زۆرینەی دروزن. میدیاکانی دەوڵەتی سووریا ئەم کارە بە پێشێلکاریەکانی یاسای ناوی برد. لە کامپێن دەربەدەر و کۆچبەرن یەن هەرێما ڕێبەبەریە خۆسەریا بە پرۆژلاتی سووریە ڕێژەیە زەوجاندنا کەچان تەمەنێکی بچووکدا زێدە بووە و بەرپرس دەبێژن ڕێگرتنا لەوێ دیاردەیە هەنێکی زەحمەتە. پامنێرێمە لە قامیشلۆ راپۆرتەکە ئامادەکردیە. وفاء محمد يا حفظ الصالي نافي نرست يا في كتشا جود 8 صالي دزوجيه او نهال لقل مالباطا خوال لكامبا واشو كاني دجي لسر داخوازا مالباطا وفاء او برويكي وشارتي دركت بيشبري كاميري وفاء دبيجه تمنكي بجوك ده زوجيه وبيشتي دمكه كرد هارد بردان نها او تفي كتشا خوال لقل مالباطا خوال دجي
من نزاني بو كو أفهمو دشتوي بملا تشيبا أزد تمنكي بشوك دا زوجيم ومن نزاني بو كو بشروجا من وكشامن ويوسابا وفاء نبو يرا يكمل لكامبا واشوكاني یا گونیزیکی 4000 مالباتین دربدرین سریکانی گوشبر ایریشن ترکیه یا سال 2019 دربدر بونه. اف دیارده د ناوا کامپی دجی زیده بویه. اندام مالا جنی لکامپ آوا شوکانی شیخ یوسف دبیجه. گو گلک روشن زوجاندنا زاروکان انکچن زاروک دهندری کامپان ده هیه. زواج قاصر جمع چیدی بی مشکله پر چیدی بی دو اف زواج قاصر چیدی بی زاروک چیدی بی. زاروك تشيدبن بردانجي تشيدبن مهجي دمها دي لأن واعي جمع أنتني مسؤولية زاروك راكنتنا آمالي راكنتني تي بردانجي لگوری دستیا جنی لهرما جزیره توی چالاکین هشیار کرنه و مترسین و دیارده روشن زوجاندنا تمن بچوکان دناوا کامپان ده روش بروش زیده دبن. نونرا دستیا جنی هرما جزیره هویدا محمد دبیجه جیبجی کرنا یاسا انگریدای زواجا کچن تمن بچوک دناوا کامپان ده راستی گلک آستانگیان تین. جبر ویه که اف دیارده برفره دبه. وقت جهاتي مجلسي عدالتي جن مسألة رخصتني جن يعني قالك زحمتي بينيد هندري قامبيدا جور وضعي بخصوصيتها بيناك جوري ضبط كرنج بونا قانون سربطة بقيني صد الصدي لگوری لکولین دستای جنی دیارده زوجاندنا کچن بچوک لهری من ریوبریا خسر 5 صدی کم بویه لی افریجه د ناوا کامپی ده وک کامپا واشوکانی گوته ده 8821 زارو کنه او دیارده بلاف بویه لور تو یاسه نای سپاندن و استا جیانه و خوندنه د استا هری نظم ده دبگو تنه شیرتا وفاء محمد یا هری گنجاوبه دماغو او دبیجه صح كل أزل هرمال باتكي في شيرتي دكم كوكتشن خاين بتشوك نزوجينن بس قريكا هري مزن أوا وينتني بقرا كوني بابي خو ممكن يرجع معها شخص تاني زانا عمر دنجي أمريكا كامب أواشوكاني اجانسا رویترز جه سر زاره هن چافکانیان راگهاند که حکومت سوریه لدجی هولدان روسیای جبو لدارخستنا کمبونه که به سروک ترکیه رجب طیب اردوغان را پشتی زیتری 10 سالان جه دجمناتیا دناورا حکومت هر دو ولاتان دا لدو چافکانیان ترکیه دناو دجی بر پرسکی راده بلند گوت نا نراسته و هولدان لگل دمشق بردوامن جبو رونی کرنا و مجاره نها پاریزر عبدالله امام جه المانیایی بریا سکایپ بمرایه دم باش ما مستا عبدالله تو دبیجی دمشق دکاره پیشنیازه که روسیه وها رد بکه و نخوازه نزیکی انقره ببه؟ دم باش که صالح پیشنیازه که روسی دوی دمیده يعني بالنسبة حكومة أنقرة تبروبلمي وين نينا بس بالنسبة حكومة سوريا قالك بروبلمي ما زند البيشي هنا بروبلمي إنكو بيواندية وان حتى بدستور سوريا هيا بياسايا سوريا هيا يعني بالنسبة حكومة سوريا بالنسبة رجيم أسد نبوها ثانية كو تكاليا سرشتي فجرين الجل دولة تركيا ونزانن التاريخ الديروكا نزیک تا ام بیجن گلکی دور گلک جاران پیوندی باش دبون پاش داد چون نابین هر دولایان دا ل تشتک ت پروبلمن يعني ام بیجن اردی بین هر دولایان دا تنبو پروبلمن سیاسی بون يعني د سال هفته ونه حشته حتی حشته و یک دو هنک پروبلم سیاسی هبون هر لایکی پشتگیریا اپوزیسیون لهندر دولت دن دکر لی اف دهات نچاره سرکرن پروبلمک مزنجی بره ها بود سال 1939 دهات چاره سرکرن بیاسای ناف دولتی وقتی که رفراندوم اکل لیوا اسکندرون به ترکیه دیویژن هاتای رفراندوم بکار هات و لگوری یاسای ناف دولتی هات حساباندن بشک عرض ترکیه یعنی نما یدی سوریا حجت او یاسایی هيا کو بدور کبه هندك كاس دخوازن يعني وقت شروفات كان كو تركيا وكو بيواندية خو بمصر رافات غاريني وكو كان بسوريا راجي فغاريني تو مشكلتنا انا بمصر ناكوكيان سياسيين يعني زوتين شارع سركرن بسوريا را مشكلات كده مشكله تركيا عرض سوريا بنزفت كريا السيطرة لسر عرضه كريا افجي اعتبار ده احتلال يعني ده عرفت ناف دولتي ده دا غير كرنا كجاليه ام بيجن جاليه ارغومنت حكومه سوريا دا ماموس عبد الله للجاليه تركيا دا كو بشتريا اوبوزيسيونيت كي ابو 10 سالن رژیم سوریه وکو رژیم که کو ام ببجن نه یاسایی دکه کو دوی بیرو خواندن
اردوغان چند جارام وها جی گوته بو ارگومنت جالی ترکیه و چاواتی قبول کردن به تایبەتی جالی اپوزیسیون سوریه و نها بالنسبة يعني بيواندين ما بين دولتان دا بروبلمين تينا چارە سەرکردن يعني هل ويستا دولتك يجي دولتك دن رژیم وين نشرعي دبني يعني اردوغان بري دقوت رژیم السيسي المسرجي نشرعية رژيمك بانقلاب هاتيام قبول ناكن نشرعية ونا ديمقراطية وبشترا فقرية قبول كرجي وانها بيواندين تركيا بقلك رژیم دكتاتور رجي هنا ابدا عرفت ناف دولتي دا تي قبول كرن وقال لك جاران يعني او اوبوزيسيون دهندر دولتان دا كوتين بشتغر كرن لا طرف كيدن دا تينا كرين وفروشتنجي يعني افجي تينا چار سر كرن بس وقت احتلالك لسر عرضها به چار سري چينا به پيواندي وگرن الا كو او احتلال بداوي وره يعني انها خاكا سوري احتلال كريج قبلي تركيا دا پیوندی سوریه به ترکیه را نجم ما في رژیم سوریه حکومت سوریه پیوندی سروشتی وگرینه مادام عردکی احتلال کری های هگر پیوندی وگرن یعنی دمشق اعتراف دکه به احتلال حالک شرعی یاسایی دبنه و افجی اعتبار به وقت خیانتک يعني اجتماعی خیانتک دستور سوریه را ندوی حسانی چاره سر دبه اون زانن دوری سیدا بره باشه ببوره ما مستاز اختارت دبرم يعني تدبیجی روسیا وان تشتان نابینه ما اگر روسیا پیشنیارا ام ببیجن کمبونه که وها دکه دناوینا حکومت ترکیه و سوریه دا و دمه تنابیجی که روسیا هنه گاو رنگ ترکیه را آوی تبن جبو بداوی آنینا داگیر کرنا ترکیه لگور کته گوتن جه نافچه سوریه را؟ يعني بالنسبة لسوريا حتى انها امريكان بيجن سياستها ببورنا بالنسبة لروسيا امريكان بيجن سياستها روسيا حتى كيجان آستية جدية قالك جاران روسيا لسر بنين سياسات الدليزية يعني تشنا پیشکش که و پیشنیار دکه و نجدیه د آلمان جدا يعني او ناكوكيا وداوية نابين سوريا وتركيا دا چه بوي وتركيا دخواست هيريش بكي تركيا قالك جاران دخواست لسر و حردو لايان جي بليزي جبوكو فشاري بدي سر قصده جبو بروين رژيمي وينه يعني تشتكي جديد سياسة روسيا دا تنبو روسيا جي دزانه كو اف مسألة چاره سر نابه في آسانيه بس روسيا دخوازه تركيا بروخابونه دخوازه تركيا حمبيزا خدا بيله لدجي خندقه امريكي دخوازه يعني هيزن سياسي ولشگري د دور دا تنشتا ويبن نل تنشتا ودخوازه حكومت سوريا جي ام بيجن كنترول خافگير نصر همين افچين سوريا دوالي بنت كم دما مكيمه ما مستا عبد الله امام باريزر تج المانيا مرابو سپاس بو وان اگاهيان سپاس واشنطن برنامجی افتانه لبش کلی دنی امریکا و آماده و پیشکش دکره من بلین صالح همون روزانی چی هینی لگل پسپوراندا تا و توی گرموگرترین بابتی روز دکین لپیوندی به سیاستی دروی امریکا و لگل ما بن. ژمارەی کورد و گروپە چالاکوانی جیاوازەکان لە پارکی یونیۆن سکوێری شاری نیویۆرک کۆبوونەوە بۆ ناڕازەتی دەربڕین بەرامبەر بە هێرشەکانی تورکیا بۆ سەرکوردەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و هەروەها دژی ڕژێمی ئیران کە توند و تیژی بەرامبەر بە خۆپیشاندەرانی ئێران بەکاردێنێتن و داوایان لە نەتەوەیەکگرتووەکان کرد کە ئەم کردەوانەی تورکیا و ئێران ڕابگرن. راپۆرتی سینان توشدەمیر لە نیویۆرکەوە. Civata Kurdên Nî-Yorkê û aktivîstên tevgerên cuda li hember êrişên Tirkiyeyê yên li ser Bakurê Sûriyê û her wiha tund û tujiya rejîma Îranê li hember xwepêşandaran bi çalakiyekî protesto kirin. Di çalakiya ku li meydana Uniոնê hate lidarxistin da hem axaftin hatin kirin û him ji duruşma ku bûye wek sembol ango jin jiyan azadî hem bi Kurdî û him ji bi İngilîzî hate gotin. ئێمە ئیمڕۆ هاتین بۆ ئێرە هەروە کە زانین کورد بە درێژایی مێژوو وەک کوردخۆی ئێژەی بە درێژایی مێژوو ئێمە هاین لەژێر زەبر و زەنگی دەسەڵاتدارانە و شناسی ئێمە ناسن و ناهێڵن لە
پێکاتەی ئابووری و سیاسی دەوڵەتانە هیچ نەقش و دەورێکمان ببێت. بەڵام ئەوان لەوە زۆرتری شەچن و دێن نەسل کوژیمانەکەن و هەرێکیانە بە کۆمەڵەمان کوژن و هەرێکیانە یەکسەر لە ناومان بن و زەوتمان بکەن. ژەبەر کوڤە دەردی کرمانجیەکان ێژن لەبەر ئەوە هاتین بۆ ئێمە بۆ ئێرە ئیمڕۆ تێزانین و ئەv demeke Tirkiye êrişên esmanî li Bakurê Sûriyê pêk dîne û di heman demê de jî gefên operasyona erdê dixwe. Her wiha piştî kuştina Jîna Amînî li Îranê jî çalakiyên şermezarkirinê dest pê kiribû. Îran jî li hember van xwepêşanderan bi tundî bersiv dide û mixabin sedan kesan jiyana xwe ji dest da. Ji ber van sedeman di çalakiyê de bank li civatên namneteveyî hate kirin ku divê êrişên Tirkiye û tundiya Îranê werin sekinandin. Wherever we see state-sanctioned violence, دەماک و دەولەتێک لە هەمبەر جڤاتê زۆردەستیە دike her tim karger û civata kêmanî li hember wê zordariye radiwestin. Em vê jî li Îranê dibînin û Kurdan li wir dest bi şorişê kirin. Kurd hem li Îranê li Belûçistanê û hem jî li Sûriyê berxwe didin da ku civat û netewên bindest azad bikin. Ji ber vê yekê em îro li vir piştgiriyê didin berxwedana li her derê Kurdistanê û hêviya piştgiriya hemû cîhanê ne. Wekû tê zanîn li ser Rojavayê hêrişeke nû heye û dagîrkariyeke nû tê kirin. Di çalakiyê de piştî axaftinan çalakî bi govendgerandina çalakvanan ve davî bû. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. OPEC Plus لاکۆبوونەوەی ڕۆژی یەکشەممە داڕەزامەندی دەربڕی لەسەر پابەندبوونی بە ئامانجەکانی بەرهەمهێنانی نەوتی خۆی لە کاتێکدا بازارەکانی نەوت لە ململانێدایە و بۆ هەڵسەنگاندنی کاریگەریەکانی لاوازبوونی ئابووری چین و لەسەرخواست و نرخی لە کۆمەڵی هەفت بۆ نەوتی رووسیا. ئەم بڕیارە دوو ڕۆژ دێتن لە ڕێکەوتنی گروپی حەوت وڵاتان لە سەردانانی نرخی نەوتی رووسیا. OPEC Plus لە مانگی تشرینی یەکەمی ڕابردوودا ئەمریکا وڵاتانی دیکەی ڕۆژئاوا توورە کرد کاتێک کە ڕەزامەندی دەربڕی لەسەر کەمکردنەوەی بەرهەمهێنانی 2 ملیۆن بەرمیلی نەوت لە ڕۆژێکدا کە نزیکەی 2% خواستی جیهانە. ئەمە بۆ ماوەیەک لە مانگی تەشرینی دووەم تا کۆتایی ساڵی 2023 بوو. واشنگتن ئەو گروپە و یەکێک لە ئەندامانی کە عەربستانی سعودیا بەلایەنگری رووسیا تۆمەربار کرد لە شەڕی مۆسکۆ لە دژی ئۆکرانیا. ئێستاش لە هەواڵەکانی مۆندیالی قەتەر ئاگادار دەبین لەگەڵ هێرو زەنگەنە. سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەڕگەی جامی جیهانی 2022 قەتەر. خولی 16 تیمی لە مۆندیالەکە بەردەوامە. فەڕەنسا و ئینگلتەرا چوون بۆ قۆناغی داهاتویان مسۆگەر کرد. فەڕەنسا لە یاریەکەی بەرامبەر بە پۆڵەندا توانی بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکە بباتەوە و بچێت بۆ قۆناغی چارەکە کۆتایی. یاریزانی فەڕەنسی یۆلیڤەر ژێردۆز بوو بە گۆڵکاری مێژووی هەڵبژاردەی فەڕەنسا و ژمارەی گۆڵەکانی بوون بە 52 گۆڵ بە مەشتۆماری تێری هێنری شکاند. لە میانەی یاریەکەی پۆڵەندا و فەڕەنسا یاریزانێک سەرپێچی کردبوو. یاریزانی هێڵی بەرگری فەڕەنسا ژۆن کۆندی داوای لێکرا زنجیرەکەی ملی داکەنێت. بەپێی یاسای فیفا بۆ سەلامەتی یاریزانەکان نابێت زنجیر و مسیلە و ئەو شتانیان پێوە بێت یاریزانەکان. ئەم جاریان زنجیرەکەی پێلابرا، بەڵام ئەگەر لە یاریەکانی داهاتوودا پێوەی بێت ئەوە ڕەنگە ڕوبەڕووی کارتی زرد بێتەوە. پشتیوانانی سێنیگاڵ ڕۆژی یەکشەمە زۆر دڵگران بوون بەوەی کە تیمەکەیان نەیتوانی بگات بە یاری چارەکە کۆتایی و بە 3 گۆڵ بەرامبەر بە هیچ بە ئینگلتەرا دۆڕان. بەڵام لەگەڵ ئەوەشدا پشتیوانانی سینیگاڵ شانازی بە تیمی وڵاتەکەیانەوە دەکەن کە توانیان هەتا ئەم قۆناغە بێن و ڕوبەڕووی تیمە بەهێزەکانی ئەم مۆندیالە ببنەوە. ئەم ڕۆژ یاری نێوان ژاپۆن و کرواتیا بەڕێوە دەچێت و هەردوو تیم
ئاستیان بەرزە و ژاپۆن یاری ڕابردووی لە قۆناغی گروپەکاندا لەگەڵ ئیسپانیا کرد کە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو توانی لە ئیسپانیا بباتەوە. یەکێکی تر لە یاریەکانی کە بێگومان زۆر کەس چاوەڕوانی دەکەن یاری ئەمڕۆی نێوان بەرازیل و کۆریای باشوورە. هەمومان دەزانین بەرازیل یەکێکە لە تیمە بەهێزەکان و هەتا ئێستا زۆرترین جامی جیهانی بردوتەوە، بەڵام نازانین کە ئەمڕۆ لە کۆریا دەباتەوە یان نا. مەغرب یەکێکە لەو تیمانەی کە لە مۆندیالەدا ئاستی بەرزیان پیشانداوە. هەوادارانی تیمی مەغرب لە ڕێبات بە شانازێوە خۆیان بۆ یاریەکەی سبەینێ لەگەڵ ئیسپانیا ئامادە دەکەن. فرۆشیاران کڕیارێکی زۆری جلوبەرگی تیمی مەغریبیان هەیە و خەڵکی بە جۆش و خرۆشەوە بۆ سەرکەوتنی تیمەکەیان بە تایبەتی پاش ئەوەی مەغریب توانی لە بەلجیکا بباتەوە چاوەڕوان دەکەن. بەڵێ ئازیزان بۆ تاوتوێکردنی یاریەکانی ئەم خولەی مۆندیالەکە ئێستا دەچینە لای کاوە حەسۆ ڕاهێنەر کە لە هۆڵنداوە لەگەڵماندایە. کاوە سڵاو ئەم کاتت باش. کاوە دەمەوێت باس سڵاو سەرەتا بە یاریەکەی دوێنێ سنیگاڵ و ئینگلتەرا دەست پێ بکەین. باشە چی بوو بۆچی سنیگاڵ ئەو ئاستەنیزمەی پیشاندا لەو یاریەیە کە بەڕاستی چاوەڕوانێکی زیاتر ئەکرا لە سینێگاڵ لەبەرەوەی لەم ئەخیرایانێ ئەمان بینی یاریەکانی وا پێشبینی ئەکرا کە زۆر زیاتر سەرکەوێ بۆ یەکەم جارە و تیمە. وایە ڕاست دەڵێ بڕاستی تیمێکی تیمە سنیگال تیمێکی زۆر خراپ کرد لیستێکی زۆر خراپ کرد و دیار بوو قوەتی خۆ هەمووی گروپی ددا وەکو برینی وانژی پڕ بوون کارم بێژن سادیۆ مانێژی یاریزانێکی زۆر باشێ وەکو هجوومێکی وان ئەوژی حتا نوکالی نت کرد ئەوژی محتاجوی بوون ئەگەر ئەمە بەحسی لیستکێ بکەن سنیگال بەس 10 دقیقە گێمە کرد 10 دقیقە دوو شانسی باشی هەبوو ئەگەر گۆلی بکرا لە گێمە هەمی دووگوەردی استفاده لە شانسی خۆ نەکردی ئەنگلترا وەکو تیمێکی زۆر بەقوتە یاریزانی زۆر خبرێ هەنە هادئ بوون استفاده لە شانسی خۆکردن و گێمە بردی ئەمکارم بێژن تیمê ئەنگلترا حتا نوکا bi xetekî rast diro li bo gêmê nihayî. بەڵێ دەبینین یاری داهاتووی ئینگلترا لەگەڵ فەڕەنسا ئەبێت چونکە دوێنێ فەڕەنساش توانی لە پۆڵندا بباتەوە جا بینینی هەردوو یاریەکە تۆ یاری پۆڵندا و فەڕەنسا و هەروەها یاری سینیگاڵ و ئینگلتەرات بینی تۆ پێت وایە فەڕەنسا بتوانێت لە ئینگلتەرا بباتەوە چونکە ئەگەر فەڕەنسا لە ئینگلتەرا بباتەوە تر دوایی یاری داهاتووی لە بابلین یاری بەر لە کۆتایی ئەبێت. وایە گوم لێ ئەوە گێمێکی پڕ زەحمەتە بەرگو هەردوو هجوومی تیمە زۆر بەقوەتن دیفاع ئینگلترا باشترن لە دیفاعی فەرەنسا وەسەتی وان وەکو یەکن تیمێکی زۆر بەقوەتن ئەم ببینن ئەم بەحسی تیمی ئینگلترا بکەن هەر 10 ساڵی ئەخیرێ هەر تیمی یۆرۆ نهایی گێمە کرد ئەوروپا گێمێک نهایی گەشت نهایی 2018 چارەمین جامی جیهانی بوو تیمێکی زۆر بڕێو دەچێ زۆر پێشکەتیە وەکو تیمێ فەڕەنسی تیمێکی بەتەلی جامی جیهانی ڕاستە با بڵێ مۆندیالی ڕابردوو فەڕەنسا با بڵین مۆندیالەکەی بردەوە بەڵام بە ئەوەشمان لەبیر نەچێ هەتاکو ئێستا تەنها دوو جار بووە کە دوو تیم لەسەر یەک بۆ 4 ساڵ لەسەر یەک مۆندیالەکە برنەوە ئەویش بەرازیل بوو جارێک و جارێکشیان ئیتالیا بوو کە دوو جار لەسەر یەک ئەم مۆندیاڵی بردو بەڵێ کاکاوە دەمەوێت بچمە پرسیارێکی تر هەڵسەنگاندنی ئاستی تیمەکانی ئاسیا یعنی بۆ نمونە ئەمڕۆ دوو یاری گرنگ هەیە بۆ ئاسیا یەکێکیان کۆریای باشوور لەگەڵ بەرازیل یاریەکە و لەلایەکی تریشەوە جاپان لەگەڵ کرواتیا یاریەکات تۆ پێت وایە یەکێک لەم تیمانە کە هەردووکیان بەڕاستی هەتا ئێستا کە یاریەکانیان ئەبینی ئاستێکی باشیان نیشانداوە هەستەکەی کە بتوانن پێشکەون بڕۆن بۆ یاریەکانی چارەکە کۆتایی حتا نوکا یابان و کوریا باشوور تیمی زۆر بەقوتن تیمی وەکو گروپ تیمێ دەکەن وەکو یاریزان باشن بەس وەکو تیمێ کرواتیا و بەرازیلە باوەڕ ناکەم سوپرایزی نوکار ڕوو بدە بەرازیل شانسی زیاترە تیمێکی بەقوترە لە یاریزانی باشترن
برازیل بۆ جامی جیهانی گەمە دەکە و کوریاش باشوور بۆ سەرکەفتنێک دیرۆکی گەمە دەکە باوەڕ ناکەم سوپرایزی تێدا بێ وەکو یابان و کورواتیا تیمێکی بەقووەترە ئەمکارم بێژن یابان هەمی قووەتی خۆ خلاص کردی یعنی لەگەڵ ئەڵمانیا تیمێکی زۆر بەقووەت کرد لەگەڵ ئیسپانیا تیمێکی زۆر بەقووەت کرد باوەڕ ناکەم حتا ڕادەیەکی لەگەڵ کرواتیا گەمە باش بەڵێ کاکاوە یەک پرسیاری تر ئەگەر بکرێ زۆر بە کورتی وەڵاممان بدەیتەوە دەمەوێت بزانم ئەم تیمانی وەکو بۆ نمونە تیمەکانی وەکو تیمەکانی ئاسیا تیمەکانی ئافریقا ئەمانە بۆچی ناتوانن یعنی ئەگەنە ئاستێکە ئاستێکی زۆر جوار لە گروپەکانە نیشانەدەن بەڵام پاشان کە دێنە پێشەوە بۆ بابڵین خولی هەشت تیمی و چوار تیمی ئیتر ناتوانن ڕائەوەستن تەنها تیمە دیارەکان بەرەو پێش ئەڕۆن سەکی زۆر گرنگە بەحسی یەک تشتێک بکەم ئەگەر هەمی یاریزانی ئەفریقی لە وڵاتی خۆگەمێ بکەن باوەڕ کە کەس لەوان نابێت ئەم ببینن تیمی فەرەنسا هەمی ئەفریقی تێدانە تیمی ئەنگلترا ئەفریقی تێدانە تیمی ئەڵمانی دو ئەفریقی تێدان هەمی یاریزانیەوان ناو جیهادی بەلاو بوونە ئەگەر هەوو یاریزانانە بەگەرن وڵاتی خۆگەمێ بکەن ئەگەر گەل منتەخەبی خۆی گەل وڵاتی خۆگەمێ بکەن ئەوانە زۆر زەحمەت دەبن بەروەیەکە ئەو تیمی ئەوروپی وانە استفادی جوان ئەو ئەفریقیانە دەکەن گوڵ لەناو تیمی خۆ بکەن بەروێ قووەتی وان بێترە بەڵێ کەواتە ئەزمموی یاریکردنیان لەگەڵ تیمەکەی خۆیانەکەمە کاوە حەسۆ زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی سپاس ئازیزان لێرەش دێنە کۆتایی ئەم بڕگەیەمان تا بڕگەیەکی نوێ و سبەینێ هەر شاد و بەختەوەر بن هاوپەیمانێکی دیرینی ڤلادیمیر پوتین ئەلێکسی کوترین ئەمڕۆ دووشەمە ڕاگەیاند کە لە کار لەگەڵ کەمپانیای یاندێکسەوە دەکاتن ئەم کەمپانیە ناودارترین کەمپانیای تەکنۆلۆژیای سربەخۆی رووسایە کە لە ساڵانی ڕابردوودا پەیوەندی بەهێز لەگەڵ کەرملینەوە هەبوو ئەلێکسی کوترین دەڵێت کە ئۆفەرێکم لە یاندێکس وەرگرتووە بۆ ئەوەی ببمە ڕاوێژکاری پەرەپێدانی کۆمپانیەکە کودرێن بەڕێوبەری پێشووی دارایی بە سوسیال میدیا ڕاگەاندووە لەگەڵ بەڕێوبەرایەتی پەرە بە پێکهاتە کۆمپانیەکانی هۆڵدینگە دەداتن کە ئەمەش گەشەپێدانی درێژە و بەردەوامی کۆمپانیەکە لەسەر هەموو بازارەکان لە بازارەکانی نێودەوڵەتیشەوە مسۆگەر دەکاتن. دەما بارنا بەرفێدا ئەڵاوێن لەشکریین ئەمریکی لە بەندەرا گدیێن یا پۆلەندایە ji کەشتیان تێن داخستن و فەرماندارê ئەمریکی بەحسا ئامادەکاریین لە پۆلەندایە دیکە ji بۆ ڕێخستنا نۆبەداریە ئارتێشا ئەمریکی یا ئەرکا چارەسەریە ئەتلانتیک لە ئەوروپایە ئاگاهین بهتر divê raportێدا. ئۆتۆمبیلên leşkeriyên Amerîka roja şembiyê sêyî kanîna dwêj keştiyekê li bendera Gdînyal Polanda hatine xwarê ji bo nûbedariyeka rêxistiya alav û leşkeran li eniya rojhelatiya NATO leşkerê Amerîka daxuyaniyeka rojnamevanî da ragihand ew ئۆتۆمبیلە di nava nêzîkî 2400 ئۆتۆمبیlan dane ku di meha borî da gihiştîne Polanda û Yunan ji layê tîmaekiya hêzên peyadeya leşkeriya Amerîka û duem lîwaya şerkeriya zirxiya Amerîka ku bingeha wê li Kansas e. The Dagger team is very excited to be here. تیمê dagîr gelek bi heyecan ku li vê derê di şeşmehên dawî de me gelek rahênan kirine. Ji parwere dû caran li navendên niştîmanî amade bûne ji bo vê delîveyê û herwesa karê digel hevbendên Polandî. Kolonelê Amerîkî Brian Harris gotî ew kesên ku digelî waya dagir kar dikin bi mehan ji bo vê bicihbûnê amadekarî kirîne û li bendê digel hevalbendên xwên Polandî kar bikin. Ev pêngava beşekê ji çareseriyên NATO ya ku leşkerê Amerîka wî Ewropa dibêjî pabendbûn bi NATO di heman demda amadekarî zêdekirina karkirina hevbeş û peywendiyên leşkerî yên hevpeymanan hevalbendan e. So we have tanks, Bradleys that carry infantry squads. ما tankên Bradley yên hêzên bejayî hene, ma paladnîs yên top havêj hene û me zirîpoş û maşînên dîyên çekdar hene ku bi rêka wan tîmê dagîr dikare erkê xwe cêbicê bike. Ekser piştî ku Rûsya di meha Şibatê da hêrişkiriye ser Ukrayna NATO serbaz keştî firokeyên şer bi hevalbendên rojhilatê NATO hinartîne bi taybet li Baltîk û nêzîkî 40,000 leşker kirîne bin fermandeya NATO ve. Hatînmayê dengê Amerîka, Washington.
گرکانی لافای لا ماونا الوای هەوایی وە سەری هەڵداوە نێزیکتر دەبێتەوە لە ڕێگای سەرەکی دوورگەی بیگ ئایلند ئەمە گەورەترین گرکانی چالەکە لە جیهاندا لەم هەفتەیەدا لە هەوای تەقیوە. گرتەیەکی ڤیدیۆیی چاودێری گرکانەکانی هەوایی لەلایەن دەستگای جیۆلۆجی ئەمریکیەوە ئەو گرکانە نیشان دەدات کە شەوی یەکشەمە 4 ڕۆژی کانونی دووەم سەری هەڵداوە. ئاژانسەکە هەینی 2 مانگی کانونی دووەم ڕاگەاندووە کە بەرەی سەرەکی لێشاوی گرکانی لافاو 5.2 کیلومتر لە ڕێگای دانیال دوورەوە کە ڕێگای سەدڵ ناسراوە و ئەگەری هەیە کە لە ماوەی هەفتەیەکدا بگاتە ئەو ڕێگا سەرەکیەی ئەو ناوچەیە. بله اف دخیل اف چند روزه که اف ولکان هان دست بکریه و بویه تشتکی بالکه شوا که خلق دچین سر او ریا سرکای که تبحث اوی کریت قد کرن خلق تماشا دکن لوی و وقت بیجن کاریگری یعنی گرکانه که گله کاریگره هاری مداد بتن بیشتر نجیم تین دماهیا برنامه کرد کنش تا صبحی هر شاد و بختور بنو خدا حافظ بمینن ناف خوشیه.